چەکی کیمیایی بووەتەوەی شەیدبوونی تەواوی خێزانەکەی، بەڵام ئەکرەم بەردەوامیەتیان دەکاتەوە و برینەکەی هیچ کات ساڕێژ نابێت. 29 نیسان ڕۆژی جیهانی یادکردنەوەی قوربانیانی چەکی کیمیاییە و ئەکرەم محەممەد لەم ڕۆژەدا هیواخوازەی ڕووداوێکی تاوانکاری هاوشێوەی هەڵەبجە دووبارە نەبێتەوە. وەڵای خۆزگەم ئاواتم ئەمەیە وای لێبێ وڵاتان ئەوەنەی لە فکری پارەسەرفکردن لە چەکان ئەوەنە لە گەشەی مرۆڤایەتی یابن، چونکە ئاشتی لە هەج وڵاتێکەوە ئەو وڵاتە ئاوادان و بەرەو پێشەڕوە. بەڵام بەداخەوە من ناڵم کیمیاباران بە من ناکراوتم بەشک من شوێن بم کە کیمیایم پیاگراوە، بەڵام بەداخەوە من ئەو کاتە کرا بە سووریا مقابلەم هەیە کراوە وتم بەداخەوە من ئاخر نەفرم، بەڵام بەداخەوە لە سووریا دووبارە بوویەوە. یەکێکی دیکەیە لە قوربانیانی چەکی کیمیایی بەرکەوتووی چەکە کۆمەڵکوژەکەیە و تەواوی کەسوکاری لەدەست داوە، باز لە کاریگەریەکانی چەکی کیمیایی لەسەر ژیانی دەکات. من دەزانم چه ئازار بەخشاوە بەکارهێنانی ئەو گازە چه زەرێک بە مرۆڤایەتی ئەگەێنێ، بە ژینگە ئەگەێنێ، بە خاک ئەگەێنێ، بە جیلی داهاتوو دەگەێنێ. لەبەرەوەی ئێمە من لە 2003 هاوسەرگیریم کرد دوای ئەوەی کە مەرحەلەی مناڵبوون هاتە پێشەوە 3 منداڵی خۆمان بە مردووی لەدایکەوە. بۆ کاریگەری گازی کیمیایی، گازی کیمیایی چەکێک نییە بەکاربێت بریندارت کایە کەسەکە شەید بێت و تەواو. ئەوەی کە بەرەو گازە کەوێ هەتا و ڕۆژەی لە ژیان دەرەچێ ئازار و مەینەتی و نەهامەتی و کاریگەریەکانی لەسەر جەستەی بەجێهێڵێ. لە ئێستادا 193 وڵات پابەندن بە ڕێکەوتنی چەکی کیمیایی و لە 98 دانیشتوانی گۆی زەوی لەژێر چەتری ئەو ڕێکەوتنەدا دەژین. گەلی کوردستانی ژێکێکە لەو گەلانەی قوربانی گەورەی چەکی کیمیاییە و لەسەر دەستی ڕژەمی بەعسی لە ناوچوو بۆ دەیان جار بە چەکی کیمیایی هێرشی کراوەتە سەر، بەڵام تا ئێستا نە لەلایەن حکوومەتی عێراق و نە لەلایەن کۆمپانیاکانی بەرهەمهێنانی ئەو چەکەشەوە قەرەبوو نەکراوەتەوە. سامان فەتاح، کەناڵی ئاسمانی پەیام،